سڵاوتان لێ بێوم کاتتان باش. من سامان بەشارەتیم لە بەرنامەی حەوپرسیار لە مانگی ڕەمەزان هاتمەوە خزمەتان. یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزان لە هەموو لایەک پیرۆز بێت و هیوادارمە مانگە ببێتە مانگی خۆشی و بەختەوەری بۆ هەموو کەسێک. ئەم ئێوارەیە قسە دەکەم لەسەر هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان کە تاوەکو ئێستا دیار نییە کەی دەست بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان دەکرێت. وەزارەتی نەوتی عێراق دەڵێ ئێمە هەموو شتێکمان ئامادەیە بۆ ئەوەی دەست بە هەناردەکردنەوەی نەوت بکەین. سەرەتا داوای کردووە 180,000 بەرمیل ڕۆژانە هەناردە دەکەن، بەڵام تاوەکو ئێستا کۆمپانیاکان ئەوانەی کە لە ئەپیکور بەشدارن ئەمڕۆ وتەبێژەکان میوانی زوم بۆ باسی لەوە کرد کە دەبێت گرنتی ئەویان پێ بدەن کە ملیارێ دۆلار کە پێشتر ینی لە ماوەی 2022 بۆ 23 کە خەرجی بیرەنەوتەکان بۆ خەرجیان کردو بۆیان بگەڕێتەوە. هەروەها ئەو بڕەپارەی وەکو تێچووی هەر بەرمیلێک بە 16 دۆلار دانراوە ماگانە لە کاتی خۆیان پێیان بدرێت. قسەیەکی دیکە دەکەینە لە بەرنامەکە لەسەرەوەی کە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان وتوێتی من ڕۆژانە پێویستیم بە 150,000 بەرمیل لەبێ بۆ پێداویستی ناوخۆیی هەرێمی کوردستان، ئەمە چۆن جێی بۆ دەکرێتەوە؟ هەروەها ئایا هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان ڕێگە لە بردننی نەوتی قاچاق دەگرێت بە تانکەر؟ هەموو ئەمانە من دەکەم بە پرسیار بۆ میوانەکانم کە هەر یەکە لە کەریم عەلی سەرۆکی لیژنەی پیشەسازی وزە بوو لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی. زۆر بەخێر بێ کاک کەریم. هەروەها لە بەریتانیاوە کاک یادگار سدیق لەگەڵم دەبێ کە ماستەری لە بەڕێوەبردننی نەوت و گاز و هەروەها شارەزای لە گرێبەستە نەوتیەکان کەویش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. خۆشحاڵم کە هەردووکتان میوانی زوومن. سەرەتا دەچمە لای کاک یادگار سدیق گەڵاڵی. کاک یادگار زۆر سپاس بۆ هەموو لایەکتان. کاک یادگاگە پێم بڵێ ئەو گرفتە چییە ماوەتەوە تاوەکو ئێستا لە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان؟ بۆچی ینی بە زووترین کار بڕیان لەسەر هەناردەکردنەوەکە نادرێت؟ هۆکارەکە چینایە کۆمپانیاکانە یا حکوومەتی عێراقە کەم تەرخەمە بەرامبەر بەوە یاخود هەرێمی کوردستان داواکاری هەیە و جارێ نەگەشتونەتە ڕێکەوتن؟ فەرموو. سڵاو لێ بێ کاک سامان، سڵاو بینەرانی بەرنامەکەش وە مانگی ڕەمەزانیش لە هەموو لایەک پیرۆز بێ. تەبیعی ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەوەی بزانین کێشەکان لە دوای وەستانی هەناردەوە و گرفتەکانی بەردەم دەست پێ نەکردنەوەی هەناردە چی بوو؟ ئەگەر بگەڕێنەوە بۆ 2 ساڵ لەمەوە پێش هەمان خاڵ کە ئەم یاخود دوێنێ کۆمپانیاکانی پاڵین ئەندام لە کۆمەڵی پیشەسازی نەوتی کوردستان ئەپیکۆر ڕایگەیان هەمان ئەو خاڵەیە کە باسیەوەکەن کە ئەبێ شایستەکانیان گرنتی نووسراویان هەبێ هی ئایندا وەهی ڕابردوش. ئەمە هەرە ئەگەر بگڕێتەوە بۆ بەیان نامەکانی سەرەتای وەستانیش هەمان خاڵەڵێن و ویسترێن نابێت. لە ماوەی 23 مانگی ڕابردووە وەفدی هەرێمی کوردستانمان بینی چەندین جار چوونە بەغا، چەندین جار وەزیر سامانە سروشتەکانی هەرێمی کوردستان وەزیری نەوت باسی ئەوەیان کرد کە گەشتونەتە ڕێکەوتن و ساڵی پاریش بووکیان هەناردە لە چەند ڕۆژێکا دەست پێکاتەوە، بەڵام بەداخەوە وا دیارە نازانین کاری ئەم وەفتانە چی بووە و لەسەر چی ڕێکەوتون. ئەگەر ئەو خاڵی کە هەر لە سەرەتاوە کە هۆکاری دەستپێنەکردنەوەی هەناردە بۆ چارەسەر نەکراوە. من لەم کەناڵەیەوە پێش چەند هەفتەیەک وتم 4 لایەن هەیە لە کێشەکە. تورکیایە، هەرێمی کوردستانە، عێراق و کۆمپانیا نەوتیەکان هەبێن 4 لایەن هەمویان ڕێکەوت. بینیمان لە 8 مانگ و 9 مانگ و 20 مانگی دووە چەند کۆبوونەوەیەکی باڵێ زۆر چڕوپڕ کرا و باسی ئەوە کراکە تەواویتر هەناردە دەست پێکاتەوە هیچ کێشەیەک نەماوە لە بەردەما. بەڵام تا ئێستا شایستەی کۆمپانیاکان لەگەڵ ئەوەشی کە یاسای نەوت و غاز ببووە یاسای بوجە هەمووای بەلایەوە ئەو مادەی کە پەیوەستە بە شایستەی کۆمپانیاکان واتە تێچووی نەوت کۆمپانیاوە بەرهێنەکان چ گواستنەوەکانی و کۆمپانیای ئەپیکۆریش ڕەزامەند یاخود پێشوازی لەو هەنگاوە کرد
ئێستاوا دیارە ناڕوونیەکە یاخود بەرچاو ڕوون نین لەوەی تەنگومشێک هەیە کە آخر بۆ کۆمپانیاکان کاکێ یادگاریا بۆ حکوومەتی عێراق بۆ کاملا بۆ ئەگەر بگەڕێنەوە خۆی شایستی کۆمپانیەکان لەسەر چی شایستی کۆمپانیەکانە گرێبەستەکانت لە بەردەستابێت لە بنوودی گرێبەستەکانە دیاریەکە کە شایستی کۆمپانیا نەوتیەکان چۆن بیرە ڕێکەوتون لەسەر خطوتی عرەزی وا دیارە نەچوونەتە ناو تەفاسیلی وردەوەی ئەوە گەریشتوو بنە ناو تەفاسیلی وردەوە کۆمپانیا نەوتیەکان ئەڵێ ئێمە بێ ئاگاین بین چونکە بۆ پێدانی شایستەی هەر کۆمپانیایە هەر گرێبەستێک لەگەڵ هەر لایەنێکە هەت بێ لەناو گرێبەستەکە دیاریەکە تۆ با بڵێت چیت لەسەر شانە و مافەکانیشت چییە لەبەرەوە لە گرێبەستەکانە دیاری کراوە کە کۆمپانیا نەوتیەکان بە پێی گرێبەستەکان شایستەکانیان وەرەگرن مانگانە یاخود 3 مانگجارێ یا هەر کاتێک بێت کە تۆ حساب لەگەڵ کۆمپانیاکانە پێ ئەبێ بگەڕێتەوە بۆ گرێبەستەکان بزانی گرێبەستەکان چی ئەڵێەوە چۆن چۆنی شایستەکانیان وەرەگرن چۆنی خەرجەکانیان وەرەگرنەوە چی خەرجی سەرمایە بێت خەرمی باڵێن پەرەپێدان و کاری ڕۆژانیان بیاخود قازانجەکەشیان بێ ئەمە هەمووی بە تەفاسیر لە گرێبەستەکانایە لە 23 مانگی ڕابردووە حکوومەتی عێراق داوای ئەوە کاکە گرێبەستەکان ئێستا چونکە بەم لێ دوانەی ئەمڕۆی وەزارەتی نەوت بۆ ئەوەمانەبە کە داواکە کۆمپانیا نەوتیەکانی ئەپیکور لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان یا دۆزداری سامانە سروشتەکان بچنە بەغا بۆ ئەوەی ڕێکەوتن بکەن لەسەر گرێبەستەکان باشە کاگیانی تازە بێ ڕێکەوتن لەسەر ئەمە بکرێ خۆ خەڵک چاڕێوێ نەوتی هەرێمی کوردستان هەناردە بکرێ ئەمەی کە تۆ باسیەکە یانی ئەم جۆرە ڕێکەوتنە و گفتوگۆیە جا خۆمە زۆرە خایانێ ینی هەستەکەی زۆر ناڕوونە پرۆسەکە بەداخەوە ئێمە وازانین من چەند جاریش وتوم و چەند مەقالێکیشم لەسەرەوە کردووە قولانە لە ناو بازنەیەەکە ئێمە لە ناو بازنەیەکە قولەینەوە لە نقطەیەکەوە دەست پێگەینەوە گەینەوە هەمانەوە تا ئەم بەیاننامەی دوێنێ و ئەمڕۆ ئەوەمان پێڵێ ئێمە هێشتا لە گەڕاینەوە سەرەتا بۆ ئەوەی کە ئەگەر حکوومەتی عێراق داوای ڕێکەوتنەکان لەسەر گرێبەستەکان ئەیتا ئیسە چی کراوە چۆنچۆنی بۆ هەموارەکە کراوە لەسەر ئەساسێک ئەو ڕێژەیە دانراوە تەبیعی من تێبینیمەیە لەسەر دیاریکردنی نرخێکی دیاری کراو بۆ تێشووی نەوتی هەرێمی کوردستان بە پێی گرێبەستەکانەوە خۆی ئەشکالێتی هەیە ئەوە خۆزگە ئێوە لە ئەپیکۆرتان بپرسیایە هەرچەند ئێمەش لێمان پرسی و جوابمان نییە بزانن ئەو $16 یەک ناگرێتەوە لەگەڵ گرێبەستەکانیانە ئەخەمە بس بۆچی ینی پێت وایە کەم یا زۆرە نا دیاریکردنی نرخێکی دیاریکراوە فیکس واتە نەگۆڕ $16 $15 $20 لەگەڵ ناوەڕۆکی گرێبەستەکان نابوونێت چونکە خۆی یەکگار بۆ زانیاری جەنابەت کاگیادگاری ینی لە ناو ڕێکەوتنەکە شتێکەیە کە پەرلەمانی عێراق کاتێ دانیشتی لەسەر ئەمە کردووە بڕیاریەوە $16 بۆ وەربەرمیلێ ینی ئەمە وەکو سەرەتا ئەمەدانرا و گوتراوە دوای 2 مانگ کە لە ڕۆشتنی نەوتی هەرێمی کوردستان لیژنەیەکی پسپۆر لەو بوارە پێک دێت دەگەڕێت بەسەر بیرەنەوتەکانی هەرێمی کوردستانە هەر دانێ و بزانێ تێچووەکەی چەنە ئەنی ئەکرێ دەستکاری کرێ ئەمە وەکو خۆیان کە ئاگاداری تەفاسیلەکەی ئەوە مەزانم چۆنە بەس ئەگەر وەکو نرخێکی فکس دیاریکرێ هەڵەیەکی استراتیجیەوە بەپی گرێبەستەکان نابووە دووش ئەبێ دیسانەوە ئەو لیژنەیە لەسەر ئەساسی چی تێشووی کەڵگەکان دیاریەکە دیسان لەسەر ئەساسی گرێبەستەکان دیاریەکە حکوومەتی عێراق ئەگەر گرێبەستەکانی لە بەردەستان نەبێ ئەو لیژنەیە گەریا ئەو لایەنەی سێمە گرێبەستەکانی لە بەردەستان نەبێ ناتوانێت کۆمپانیا نەوتەکان ئێمە ئەزانین لە ماوەی ساڵی 2022 سێ مانگی کۆتایی ساڵی 2022 سێ مانگی سەرەتای ساڵی 2023 کە 6 مانگەکە شایستیان وەرنەگرتووە کە ئیستا نزیکی 2 ساڵ و نیوی بەسەر هاتێپەڕیوە باس لە $1,000,000 کرێ ینی ئەویان بۆ گەڕێتەوە تۆ بڵێ $1,000,000 زیاد لە $1,000,000 ملیارێک و نزیکی $200 ملیۆن ئەمانە ئەیانەوە گرنتیان کەن کێ ئەیە چونکە ئەمە لە کاتێکا بۆ پێشکەوتنانە پێش وەستانی هەناردە بووە نەوتەکە فرۆشراوە حکوومەتی هەرێمی کوردستان پارەکەی وەرگرتووە پارەکە خەرج کراوە بەڵام نەیراوە بە کۆمپانیا نەوتەکان لەبەرەوە کێ ئەچێتە ژێر ئەمەوە خاڵێکە بەلایەنەوە گرنگە دوو چۆنچۆنی ئەو لەم ڕۆ دەستکەنەوە بەهناردە چۆنچۆنی پارەکانیان نەیرێتێ ئایا بە چ ئالێتێکەیان نەیرێتێ چەندێک جارێکەیان نەیرێتێ ئایا بە نەوت ئەیانیرێتێ یا بە پارە ئەیانیرێتێ ئەمانە هەمووی تەفاسیلن کۆمپانیەکانی ئەپیکور کاش کۆمپانیان پێمانەڵێن ئێمە
لەو تەفاسیلە لەو درێژەیە ئاگادار نین و بەشداریمان پێ نەکراوە ئەمە خۆی ئەشکالێتێکی گەورەیە. زۆر باشە گەڕێم وڵات کاک یادگار دەست خۆش بە بۆ زانیارەکانت. کاک کەریم ینی بە بۆچوونی جەنابەت تۆش ئەگەر زانیاری لا بێ پێم بڵێ گرفتەکە چییە؟ ئایا هەناردەکردنەوەی نەوت بەڕاستی ئەمە پرسیارە بۆ هەمومان، ینی بەچی بە ڕۆژنامە نووس و خەڵکی ئاسایش بە دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان نەوتی قاچاق کۆتایی پێدێت یان نەخێر؟ ئەمەی کە حکوومەت هەرێمی کوردستان دەڵێ من پێویستیم بە 150,000 بەرمیلە بۆ پێداویستی ڕۆژانەی ناوخۆ لەمەش هەر ئەکرێت قاچاقێکە یان ڕێگەی لێ ئەگیرێت چۆنە؟ بەڵێ دەستخۆش بۆ بە ڕێستان کاک سامان هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز لە هەموو لایەک پیرۆز بێ وەسڵا بۆ میوانی بەڕێز و تەواوی بینەرانی کەناڵە بە ڕێزەکەتان و دەستخۆشیم بۆتان هەیە کە ئێوە زیاتر لە هەموو کەناڵەکانی تر کە بە دۆداچن بۆ کەرتی نەوت و بە قەچاقبردننی نەوتی هەرێمی کوردستان نەکەن ئەو نەوتەی کە لە سەرەتای دۆزینەوەی لە کوردستان ناو لە باشووری کوردستانە بۆتە هۆی نەکبەتی و نەهامەتی بۆ وڵاتیانی هەرێمی کوردستان. بەداخەوە کاکە سامان ئێمە گرێبەستەکانی نەوت لە بەردەستمانە نییە کە بە پێی وردبوونەوەمان بۆ ئەو گرێبەستانە کە لەگەڵ حکوومەتا کراوە بتوانین بابەتی گرێبەستەکان و شەراکەتی حکوومەت و ئەوانە بکەینە خاڵێک کە مبەڕێرێک بۆی کە حەقێک بدەینە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە بڵێن لایەنێکە کە داکۆکی لە نەوتی هەرێمی کوردستانەکە. بەڵام ئەوەی کە ئێمە لە ساڵی 2014 بە عەمەلی بینیمانە کە سیاسەتی سەربەخۆفرۆشتنی نەوتی لە هەرێمی کوردستانە بەرجەستە کردو ئەوە بووە کە 157 داهاتی نەوتی هەرێمی کوردستان بۆ کۆمپانیاکان و دەسەڵاتداران بۆ 143 بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بووە. ئەمە ئەواتە زۆرترین داهات بۆ کۆمپانیاکان بووەوە. ئەم خاڵە پێمان ئەڵێ بەرژەوەندی کۆمپانیاکان و ئەو کۆمپانیانەی کە نزیکن لە دەسەڵاتدارانەوە ناهێڵن و ڕێگە نادەن کە نەوتی هەرێمی کوردستان و گرفت دروستەکەن کە نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی حکوومەتی عێراقی و بفرۆشرێەوە داهاتەکەی بچێتە ناو بودجەی فیدراڵی عێراقەوە دواتر پشکی هەرێمی کوردستان لەو بودجێ بگاتە هەرێمی کوردستان. و خاڵێکی تریش بۆم بابەتە ئەوەیە ناڕوونی دانوستانەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و وەفدی دانوستانکار لەگەڵ حکوومەتی عێراقیە. تا ئێستا بەرچاوڕوونیەک نییە کە ئەوان لەسەر چی بابەتێک لەسەر چی میکانزمێک ئەو مناقەشانە کراوە و ئەو خاڵش کە حکوومەتی عێراقی لە ناو یاسای بودجە لە هەموارەکە کە 16 دۆلاری دانا دوای ئەوە هات کە مشتومڕ و پێداگریەکی زۆر کریا بۆ ئەوەی پشکی کۆمپانیاکان زیاد بکرێت لە دەرهێنانی نەوت نەک پشکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بۆیە ئەم بابەتانە وامان پێکاوە وامان پێ ئەڵێ کە وەستانی ئەم بارودۆخە بەم شێوازە کە حکوومەت نەوتی خۆی لە ڕێگەی بۆ ڕێی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان تەسلیم ناکات و ناینێرێ و بە پێچەوانەش و ڕۆژانە ڕزی تەنکەرەکان زیاترە بن لە دەواازەکانەوە داهاتەکەیشی 1 دیناری دیار نییە و ئەو شەڕانێش کە کردویانە لەسەر زیادکردنی پشکی کۆمپانیاکان پێمان ئەڵێکە بەم شێوازن ئیدارەدانی نەوتی هەرێمی کوردستان لە قازانجی دەسەڵاتدارانەیە و دەسەڵاتداران بەم شێوازە ئیدارەدانە ڕۆژێک زیاتر بۆیان بچێتە سەر ئەوان زۆر پێخۆشحاڵترە بن چونکە ئەم نەوتەی کە هەیە ینی هەرێم بە قسەی تۆ بێ هەرێم مەیلی نییە کە نەوتی خۆی لە ڕێگەی بەغدا بفرۆشێ. کاکە سامان جژنێک و دوو قوربانە بۆ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان کە هەم نەوتی خۆیان نەفرۆشن و 1 دینار دیار نییە و داهاتەکەی بۆ هاوڵاتیان خەرج ناکەن و هەم چاوی هاوڵاتیان و موچەخۆریانیان شتۆتە سەر حکوومەتی عێراقی کە موچە و بوجە بۆ هەرێمی کوردستان بنێرێ. ئەمان لە کاتێک 47% داهاتی نەوتیانەداوە هاوڵاتیانی هەرێمی بۆ موچەی هەرێمی کوردستان 57% ئەبن ئێستا 100% کۆی داهاتەکە بن و ئێستا داهاتی ناوخۆیش دیار نامێنێ و نادرێتە موچە و ناخرێتە خزمەتی هاوڵاتیان. بۆیە لەم بابەتە تەنها کەسێک تەنها بابەتێک کە قازانج و سوودی لەم وەزعە بینی بێت دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە چونکە خۆیان شەراکەتی تەواویان لەگەڵ کۆمپانیاکان هەیە و کۆمپانیاکان ئەگەر شەراکەتی 150 بۆ 60 ئەوان نەبێەوە بگرە زیاتری هی خۆیانە. ئیدارەدانی مەلەفی نەوت لەم بابەتە هاوڵاتیانی هەرێمی کوردستان زەرێکی زۆریان لێ کردیەوە بۆ هەروەها تەنها دەسەڵاتدارانی سوودیان بین. لەم بابەتێشا کە حکوومەتی هەرێمی کوردستان داوای 150,000 بەرمیل نەوتەکە بۆ ناوخۆ
بە دڵنیاییەوە ئەو بابەتەیش ناخرێتە خزمەتی هاوڵاتیانەوە کاکە سامان، چونکە ئێستا لە حکوومەتی عێراقیان نرخی بنزین و جۆرەکانی سوتەمەنی بە داشکێنراوی ئەدرێ بە هاوڵاتیان، بەڵام لە هەرێمی کوردستانە سەرڕای ئەوەی کە ئێستا 300 بۆ 350,000 بەرمیل نەوتیش دەرێنرێ، 1 لتر بنزین یاخود گازوایل یاخود جۆرەکانی سوتەمەنی بە پاڵپشتی کراوی نادرێت هاوڵاتیان هەرێمی کوردستان. ئەگەر لە قازانجی بە قاچاقبردن و فرۆشتنی نەوتە دەسەڵاتداران سوودێکیان دەستکەوێ، ئەوە لەو سوتەمەنیش کە ئیخەنە بازاڕۆ قازانجێکی تریان دەسەکەوێت. بۆیە ئەم بابەتانە کۆی ئەم قازانجانەش بۆ هاوڵاتیان نەبووە و دەسەڵاتدارانیش خەمسەردانە لەم بابەتانە جوڵاونەتەوە بۆی هەر ئەسڵن هەر ڕێک نەکەون لە سەرکەرتی نەوت لە هەرێمی کوردستانە. بەس کاک کەریم هەر وەڵامی وت نیامەوە ئەوە ڕێگە ئەگرێت لە هەناردەکردنی نەوت بە قاچاق، یعنی دەستپێکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بۆ بەندەری جیهان. کاکە سامان بڵێ کاکە سامان بە یەکشت بڵێن، ئەمە دەسەڵاتداران لە هەرێمی کوردستانە مێژوەکەیان ڕابردوەکەیان ئەوەمان پێ ئەڵێ ئەگەر بێت و کۆی دەستگا چاودێرەکانی جیهان بێت چاودێری نەوتی هەرێمی کوردستان بکە و تەسلیم بە بۆڕی عێراقیش بکرێ، ئەمان پشکی خۆیانی لێ دەرەکەن بە قاچاق بفرۆشن. ئەوە دڵنیایەکە، یعنی بۆ هەموو لایەکمان ئەمانە داهاتێکی زۆریان لەم بابەتە. بۆیە دەست لە بابەتی بە قاچاقبردنی نەوت هەڵ ناگرن، دەست لە بابەتی بەلا ڕێدابردنی نەوت هەڵ ناگرن. ئەگەر بەهەنە هەر ناو شێوازێکۆ بێ ئەیانەوە پشتێکیان هەبێ، ئەمەش کە باز دەوەک لە 150,000 بەرمیل بەشێکە لەو بابەتە، دواتر بە ناوی پاشماوەی پاڵاوگە نەوتیەکانەوە بەشێکی دیکە لە نەوتی خاو لەگەڵ ئەمانە گویان لێ نێوە ئەڕاتە دەرەوە تەمەحیان لەو بابەتەیشا هەیە. بۆیە ناڕوونی بابەتەکان، ئیدارەدانی کەرتی نەوت، قازانجی کۆمپانیاکان، قۆڕخکاری دەسەڵات و برسیکردنی هاوڵاتیان هەمووی پێمانەڵێ ئەمانە بە دوای قازانج و سوودی هاوڵاتیانە ناگەڕێن لە کەرتی نەوتە. ئەگەر بە دوای قازانج و سوودی هاوڵاتیان نابوونایە ئێستا لەگەڵ حکوومەتی عێراقیشان ڕێگە کەوتن و نەوتی هەرێمی کوردستانیش بەو لیژنانەی کە باسەکرێ بێن پێداچوونەوە بەو نرخانە بکەن، ئەو لیژنانیش هەر بۆ نییە کاک سامان کە بڵێ نرخەکان ڕوو لە زیاد بوون بکە پێچێ نەوتیەکان بکەن، ئەو دوجار بڕیار بدەن کە ئەو 16 دۆلارە کەم بکەنەوە، بەڵێ کەم بکە. بۆیە ئەم بابەتانەی کە لە کەرتی نەوتا هەیە و ئیدارەدانەکەی و ئەو کەسانەی ئیدارێدەن، ئەو کەساننی کە دەستپاک و ئەمین بن، ئێمە متمانەمان پێیان هەبێ. زۆر باش. لە 2023 نەوت هەرێمی کوردستان خۆیان ئەڵێن 300 بۆ 350,000 بەرمیل نەوت دەرەهێنن، 1 دۆلاری دیار نییە کاک سامان، ینی ئەمەیە بابەتەکە. بۆیە ئێمە بە گومانین لە هەموو هەنگاوێک ئەینەن و لە هەموو ئەو نوکە قەڵەمانەی خەنە سەروەرەقە لە بابەتی کەرتی نەوت. زۆر باشە گەڕێم وڵات کاک یادگاربا پرسیارەکە بە جۆرێکە لە جەنابەتیەکەمەرەوەی کاک کەریم ڕۆیتەرز لە ماڵی ڕابردووە بۆ نمونە شتێکی بڵاو کردەوە، باسی لەوە کرد کە ئەمریکا لایەنی هەرێمی کوردستان و عێراقی ئاگادار کردوتە کە دەبێت نەوتی قاچاق ڕاگرن، واتە لە قازانجی کۆماری ئیسلامی ئێرانە. خۆ ئەگەر ڕای نەگرن ئەوە شارە خاتە سەریانیا ئابلوقەی ئابووری لەسەر عێراقیش دادەنێ. ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە نەوتی قاچاق ڕابوەستێ. ئەمجار دەستپێکردنەوەکەیش ینی زۆر کەم تەرخەمن، ینی بۆی کە نەوتی هەرێمی کوردستان زوو دەست پێکاتەوە، کە زووش دەست پێ نەکاتەوە ئەم بە قاچاق بنەکار بەردەوامە. تەبیعی لە ماوەکانی ڕابردووە لە ئیدارەی پێشوا خاویەکە بوو، سستیەکە بوو لە ئیدارەی پێشووی ئەمریکا بۆ فشارکردنە سەر عێراق، بۆ ئەوەی کە بڵێن کاریگەری گەمارۆکانی کە خستوێتە سەر ئێران زۆر کاریگەر نەبووە، هەر بەوەی کە 90 ڕۆژ و 120 ڕۆژ وادە 3 مانگ و 4 مانگ هاوردەکردنی کارەبا و غاز لە ئێرانەوە لە ساڵی 2010ەوە تازە ئەکرێتەوە و لە 8 مانگی ئەم مانگە شادیسانەوە جارێکی تر چاوەڕێ گرێبەستەکەیان کۆتاییە بێ جارێکی تر تازە بکرێتەوە. ئەمە بەڵام ئەم ئیدارە نوێ بە شێوەیەکی تر هاتوۆتە ناوە ئەبینین کە چۆن مامەڵەکە لەگەڵ ئێرانە، لەگەڵ مەلەفی ئیسرائیلە، لەگەڵ مەلەفی ئۆکرانیا و دوێنێ هەمومان شاهێدی چۆنێتی مامەڵەکردنی ترامپۆین لەگەڵ زێلنسکیە. لەبەرەوە ئەم هەڕەشانەی ئەمریکا ئەبێ بە هەند وەربگیرێ، چونکە ئامانج لێی مەبەستی هەناردەکردنەوەی نەوتی هەرێم نییە بە شێوەیەکی ڕئیسی. ڕاستە کۆمپانیای ئەمریکی تایە و ئەشێوەیە کۆمپانیا ئەمریکیەکانیش وە لە پەیوەندی تەلەفۆنیەکەی وەزیری دەرەوەی ئەمریکا لەگەڵ
سەرۆکۆزیرانی عێراق باسی ئەوە کرا کە ئەبێ شایستەی کۆمپانیا نەوتێک ئەمریکیەکان بە تەحدید هێنابووی بە پێی گرێبەستەکان بیرێت بەڵام فشارەکە بۆ ئەوەیە کە ئەو نەوتە قاچاقە نەچێتە ئێران سوود لە دەستکەوتنی دۆلار و عملەی سابە نەبینێ بۆ ئەوەی کە تا ئێستا لە ماوەی ئەم چەندین ساڵە 7 ساڵی ڕابردووە توانیوتی خۆی بگونجێنێ لەگەڵ گەمارۆکانە خاڵێکی تریش ئامانجی ئیدارەی ترامپ ئەوەیە کە خۆی دیعایەکە ئەگەر بتوانێ هەناردەی نەوتی ئێران بگەێنێتە سفر کاتێ لە هەمان کاتیشا ئەمریکا بانگەشەی ئەوە کە نرخی نەوت دابەزێنێ کەواتە لە بەرژەوەندی ئەمریکا هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە و فشارەکانیشی بەو ئاراستەیە و ئیدارەی ترامپیش ئەزانێت تەنها مەلەفی نەوت نییە مەلەفەکانی تریشە هەمووی فشارێکی لەسرە بۆ دەستپێکردنەوەی ئەمریکا ئەوێ ئەو نەوتە نەڕوا بەڵام ئەگەر واقعی بین و کاکەریمیش باسی کرد تەجروبەی ڕابردووش هەیە قاچاقچیکردن لە نەوتە لە هەموو جیهانە هەیە بە شێوەیە لە شەکان بەسەمەی کوردستان بێوێنەیە تەبیعی لەبەرەوە ئەبێ چاوەڕێ بکەین ڕۆژانی ئایندە چۆن مامەڵاتێت چونکە حکوومەتی عێراقی پێشتر فشاری کردو داوای لە ئێرانیش کردووە هیچ دەورێکی نەبووە چونکە ئێران خۆی مستەفیدە لەو بینە بەڵام ئەوەشمان بێت نەچێت ئەگەر لە ئێرانیشەوە بڕوە ئەمریکا چاوە پۆشیە لەوەی کە ئەگەر نەوتێکە بێ بە قاچاق بچێتە تورکیا چونکە هەر هەفتەی پێشوو بۆ ئۆپیک داوای کردووە لە عێراق ئەڵێ ڕۆژانە 180,000 بەرمیل نەوت بە قاچاق نەوتی هەرێمی کوردستانە چێ بۆ تورکیا کەواتە ئەگەر وەکو ئەمریکا سەریکەین ئەمریکا لە بەرژەوەندیەتی بەرهەم زیادکە هەنەردە دەست پێ بکاتەوە مهم نییە بەلایەوە لە چ ڕێگەیەکەیە ماعەدا بەس ئێران نەبێت ئیتر کێشیە نییە بەلایەوە لە ماوەکانی ڕابردوودا چاویان لە هەرێمی کوردستان و لەو گەندەڵی زۆرانی کە لە هەرێمی کوردستانە هەیە ئەزانن و ئاگادارین باسی بەرژەوەندیەکانە کرد پرسیارت کرد حەزم کرد ئاماژە لەوە بکەم کە سوودمەندە لەم بارودۆخە ئەوەی سوودمەندە لەم بارودۆخە گەر وردی کەینەوە سێ لایەنی سەرەکین عێراقا هەرێمی کوردستانە کۆمپانیا نەوتیەکانە ئیستا بۆ ڕوونەکەم بۆ گەرمەجالم بێ بار ئەپرسیاریش کەم لە ناو قسەکان تا ئەجۆڵا من بەرەوە ئێستا بڕیارێکێک ڕۆژی سێشەممە ئەپیکور ینی لەگەڵ وەزارەتی نەوتا کۆ ببنەوە ئایا بە بۆچوونی جەنابدا لە ناو پرسیارەکە ناو قسەکان تا جوان بێت و ئەگەنە ڕێکەوتن ینی بە مەرج و مەرجکارێکە لە بینی هەردوو لا هەیە بۆ ئێستا حکومەت کارێکی وای کردووە خۆی بێدەنگ کردووە لێ کۆمپانیاکان ڕازی کە نێمە کێشەمان نیە ینی جۆرێک لە هەستەکەی ناڕوونیەکەیە کە لە ڕێگەی کۆمپانیەکانە تۆزە کێشە دروست ببێت حکومەت خۆی بەرژەوەندی کێ لێرە لێ لە بەرژەوەندی کێتی هەناردە دەست پێکردنەوە کاتێ باسی هەرێمی کوردستانەکەین کاتی نەوتی هەرێمی کوردستان و لە ماوەی 23 مانگی ڕابردووە ئەگەر دوو مانگیشی نەوت بەرهەمی دەست پێ نەکرد بێتەوە لە مانگی سێ تا مانگی 6 لە مانگی 6 2023ەوە نەوت دەستی پێ کردوەوە لە کۆتایی مانگی 12 2023 گەشتووەتە زیاتر لە 300,000 ئێمە تەقریری دوور و درێژمان هەیە لەسەر کێڵگە بە کێڵگەی 2023 و 2024 ئەم نەوتەی هەرێمی کوردستان فرۆشراوە چەند جار باسمان کردووە لە نێوان 27 دلار بۆ زۆربەی زۆری بە 30 دلار بۆ 33 دلار و یەک کێڵگەشمان هەیە بە 40 دلار نەوتەکەی فرۆشراوە بە معدل وەریگرین لە نێوان 33 دلار فرۆشراوە لە هەموو دوو ساڵی ڕابردووە سعری نەوت لە 70 دلار و 75 دلار و 80 و هەنێ جاریش گەشتووەتە 90 دلار نەهاتوەتە خوارەوە ئەمانەی کە کۆمپانیا نەوتەکان و تویانە ئەوەی مستەفید دە لەم بەینا کڕیارانی نەوتی هەرێمی کوردستانە کە بە پەنجەکانی یەک دەست ئەژمێریان کێن و هەموو مانەزانین کێن مستەفیدن لە هەرزانکردنی نەوتی هەرێمی کوردستان بە 50 دلار کەمتر لە نرخی بازار ڕێکرێ ئەی پاڵێوێ بەرهەمە نەوتیەکانی کە مەفروزەوە ئەبووە چەند جار وتومانە ئەم بارودۆخە هەرێمی کوردستان ئیستیغلالی بکردایە بۆ ئەوەی کە سوتەمەنی لە ناوخوا مادەم ناتوانانی نەوتە ناردە بکەی و نرخی نەوتیش بەو هەرزانیە فرۆشی سوتەمەنیت لە ناوخوا دوو پاڵاوایە کە ئیستا باسیەوە 350,000 بەرمیل نەوت بپاڵێورێ بە تەکید ئەبێ بپاڵێورێ بەسە بێ سوتەمەنی لە ناوخوا نرخی هەرزان کرێەوە لە دوو ساڵی ڕابردووە نەمانبینی ئەمە ڕووبە کۆمپانیا نەوتەکان پێمان ئەڵێن ئەو کڕیارانە کە ئیکڕن بە نرخی زۆر هەرزان لە ئێمە یەکڕنەوە بە نرخی ژیانی فرۆشنەوە بە چەند ڕێگەیە کە چێتە دەرەوە بەعزێکی بۆ عێراق چێ بەعزێکی بۆ تورکیا چێ بەعزێکی بۆ ئێران چێ هەمووی سەرفەکەیە کەواتە مستەفید لەم بەینا ئیدامەدانی ئەم بارودۆخە ڕۆژێ زیاتر بێ کڕیارانی نەوتی هەرێمی کوردستانن هەر بۆ هەرێمیش کاگیادگاوەڵا ئێمە بە دوواداچوونێکمان کرد لەسەر مەبنای قسەکانی جەنابەت کە ئەڵێ گریمان داینەی بە 33 دلار ئێمە بە 30 دلاریش هەژمارمان کرد یعنی لە ماوەی ساڵەکە داهاتی نەوت لە هەرێمی کوردستانە 4 ملیار دلار بووە کەسیش نازانێ وەکو کاکەریمەڵە داهاتەکە بۆ گیرفاوی و بۆ کوێ چووە
بەتاکید ئێمە ئەخیر راپۆرت بەرمانی پێشوو بڵاومان کردەوە کە لەسەر کێڵگە بە کێڵگە هەرێمی کوردستان بە پێی گرێبەستەکان بە پێی ئەوەی کە راپۆرتی کۆمپانیا نەوتەکان و لە ناوەندە جیهانیەکانەوەی مە دەستمان کەوتووە لە ساحەفتای ئەو نەوتەی کە بەرەم هاتووە لە هەرێمی کوردستان و داهاتەکەی گەڕاوەتەوە بۆ هەرێمی کوردستان لە ساسی بۆ کۆمپانیەکان ڕۆشتەوە ئەو لە ساحەفتایە دیار دێ ڕاستە پێشتر لە سا 45 بە 55 بوو بەڵام لەم راپۆرتا ئەمە بە بەڵگەوە سەلماندوومانەکە لە ساحەفتای بۆ ئەی گەشتە چەند ینی داهاتەکە لە ساڵەکە چەندێکە لە ماگا چەند بوو داهاتەکە لە ساڵەکە لە ساڵ 2024 3 ملیار شتێکە نزیکی 3 مانگ بەلایەنی کەم 4 مانگ داهاتی معاشی موچەی هەموو هەرێمی کوردستان 4 مانگی تەواو بەس پشتی هەرێمی کوردستان نەک ئەوەی کە بۆ کۆمپانیان نەوتەکان ڕۆشتووە ئەمە لایەکی سوودمەند کە بینیمان کۆمپانیا هینەکانن با بڵێن کڕیارانی نەوتی هەرێمی کوردستان لایەکی تر عێراق بەرژەوەندێتی ئەم بارودۆخە بەردەوام بێ بۆچی دەستپێکردنەوەی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان هیچ داهاتێکی بۆ زیاد ناکە بەڵکو داهاتی کەمەکە چونکە عێراق بۆچی پابەندە لە ناو ئۆپیکە عێراق پابەندە لە ناو ئۆپیکە کە سەقفی بەرهەمێنانی دیاریکراوە ناتوانێت لەو سەقفە زیاتر بەرهەم بهێنێ هی هەرێمی کوردستانی لەگەڵا بێ یا لەگەڵیان نەبێ لەبەرەوە وەزیری نەوتی شوتی وتی ئێمە دەستپێکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان لە چوارچێوەی ڕێکەوتنەکانمانە لەگەڵ ڕێکخراوی وڵاتانی هەناردەکەری نەوت کە ئۆپیکەوە ئۆپیک پلس وڵاتانی دەرەوە رووسیاوانە لەبەر ئەوە ئەم نەوتەی هەرێمی کوردستانش کە ناردەیەکرێ ڕاستە بە سۆمۆ خۆی ئەیفرۆشە بۆ نرخەی کە سۆمۆی فرۆشە بەڵام لە نەتیجا شایستەکانی ئەبێ بە پێی گرێبەستەکانی هەرێمی کوردستان بێ کە دووقات و سێقاتی ئەوەیە کە لە عێراقی دێکەواتە خەرجی نەوتەکەی هەرێمی کوردستان زیاتری لەسەرەکەوێ و هەمان بڕی هەرێمی کوردستان کە بەرهەمەیەێ باسی هەناردە ناکەین کە بەرهەمەیەێ عێراق بێ بەرهەمی کەم کاتەوە چونکە کە باسی پشتی عێراقەکەین باس لە هەناردە نیە باسی لە بەرهەمی هەموو عێراق هەموو بەرهەمە نەهێناردەکردن لەبەرەوە هەمان ئەو بڕێ کە لە هەرێمی کوردستانەوە بەرهەمیە ئەبێ عێراق کەمی کاتەوە کەواتە لە ناحیەی داراییەوە دارایی ڕوتەوە عێراق زەرەرێتی کۆمپانیا ناوتیەکان قازانجیانە و زەرەریشیانە چۆنی قازانجیان بۆ لە ماوەی 2 ساڵی ڕابردووە کە نەوتیان بەرهەمێناوە خۆیان فرۆشتویانە داهاتەکەیان یەکسەری پێشەکی وەرگرتووە نەک ئەوەی کە لە سەرەتا وتمان پارەی 6 مانگی 2 ساڵ و نیو لەمەوە پێشیان لای حکوومەت هەرێمی کوردستانەکەواتە کاشێکیان ڕاستە قازانجیان کەم کردووە بەڵام کاشیان لە بەردەستا بووە لەبەرەوەیە کۆمپانیا نەوتیەکان بۆ ئەوی بتوانن بەردەوام بن ئەم ڕێگەیان بەلاوە مەسلحەتە ئەوەی گزی و فزیتیایە ئەمە کاک یادگاریانی خۆ بەکسەکانی جەنابەت بێ تەسەورەکەم حکومەتی عێراقیش جۆرێک لە جۆرەکان هاوشەریک بیانی لەگە هەرێمە چونکە ئەم هەموو تانکەرە ڕوا قسە ناکە ئەوەی کە تۆ ڕوونت کردەوە نەوتی هەرێم بڕوایە نەڕوا ئەو هیچ لە مۆزوعی ئەو ناگۆڕێ لە ڕووی داهات و ڕێژەی فرۆشتنی نەوتی لە جیانە کەواتەیە ینی هەردوو نیەتەکە ئەوەیە کە هەردووچان جۆرێک لە جۆرەکان مۆماتەڵە بە کاتۆ بکەن و بۆی کە نەوتی هەرێم بە زووتین کات نەڕوە کە لە کاتێکا کۆمپانیەکانی سوودمەندنتیایە بەتاکێت کۆمپانیەکان تەبیعیەگە هەناردە دەست پێ بکاتەوە سۆمە بیفرۆشە لە بەرژەوەندیانە بەڵام کاتێک کە گرنتی بکەن بزان پارەکەیان چۆن وەرەگیرە ئەمڕۆژ وتە بێژەکانەمەی وتووە داوای گرنتیە لەبەر ئەوە ئەم بارودۆخە بەردەوام بێ بەلایەنی کەمەوە قازانجی کەمترەکەن بەڵام هەر قازانجەکەنەوەی بۆستێ لەبەرەوە کۆمپانیا نەوتیەکانیش تا ئیستا لە بەرژەوەندیان بۆ ئەیانەوە گرنتی قازانجی زیاتر بکەن بۆی بەردەوام بن لەم نێوەندا هەرچیەک بووتێ هەموو گومانەکانمان ئەوان گومانی زیاترە خەنە سەر خۆیان چه حکوومەتی عێراق شاری کوردستان کە نایانەوێ بگەنە ڕێکەوتن ئەیانەوێن بارودۆخە بەردەوام بێ ئەگینا معقول نییە دوای 23 مان وتوێشکردن ڕێکەوتن چەندین جار وعدی دەست پێکردنەوەی تازە پێمان بڵێن لەسەرەوە خاڵی کە 23 مانەوە پێش لەسەری ناکۆکین هێشتا هەر ناکۆکین زۆر باشە گەڕێم وڵات کاگیادگا کاکەریمەڵا ئێمە زۆر قسەمان کردویانی لەسەر داهاتی نەوت و بە قاچاقبردنەکە حتەنانەت منیانی زانیاریمان هەبوو دوسێ جار کاریشمان لەسەری کرد لە زوو بەڕاستی حکومەتی هەرێمی کوردستان بارودۆخەی پێ زۆر باشترە لەوەی کە نەوتی هەرێمی کوردستان بڕوە چونکە لەوێ دەسوپێ ئەبەسرێ ئەو گزی و فزیە کە ئێساکرێ و کاتە بۆی دەست نایە ناتوانێت یعنی تۆش گەیشتویتە ئەو بڕوایی کە ئەمانیش مۆماتەڵە بەکاتەوەکەن
من لێش ناشارمەوە قسەیەکی کاک سۆرە عومەرم لە بیرە وتی ئەگەر حکوومەتی هەرێم بەم 16 دۆلاری کە دانرا بۆ بەرمیلێ ڕازی بێ کارێکی کە ئەکات کە لە ڕێگەی کۆمپانیاکانەوە بێنێتە سەرخەت کۆمپانیاکان ناڕازی بن لەم پرۆسە بۆی عقلە بۆ هەناردەکردنەکە دروستکە ئەو کاتاڵێ من ڕازیم دەیەوە کۆمپانیاکانن ناڕازین و بۆیان دەرناهێنێ بۆی کە ئەم پرۆسەیە بەم شێوەیە هەر بەردەوام بێ. کاکە سامان کۆمپانیاکان کێنە و کۆمپانیانن کە نزیکن لە خۆیان و هەر خۆیان عقد و گرێبەستیان لەگەڵ خۆیان کردی خۆیان بۆڕی نەوتی هەرێمی کوردستانیان فرۆشت بە کۆمپانیەکانی خۆیان یعنی ئەمانە ئەم گرێبەستانەی کە لە ماوەکانی ڕابردوو شاکراوە لە ژێر چاودێری و ڕقابەی هیچ دەستگایەکی شەرعی هەرێمی کوردستانە نەبووە. من دڵنیام لە پەرلەمانی کوردستانی ژوێنێ و گرێبەستانە نییەوە بوونیان نییەوە لیژنەکانی پێشوش پەرلەمانی کوردستانی ئاگاداری ئەو گرێبەستانە نەبوونوە لە ژێر چاودێریوانە نەبووە بۆیە ئەم گرێبەستانە زۆر بەر ناڕوونی و ناشەفافی بۆ لەگەڵ خۆیان لە نێوان خۆیانە یعنی ئەو کۆمپانیانش کە نەوتی هەرێمی کوردستانیش لە دەرەوەکردن هەر بە دڵنیایە شەراکەتیان لەگەڵ خۆیانایە بۆیە ئەمە ئەم بابەتە چۆن بڵێ شانە هەنگوێنێکە بۆ دەسڵاتداران کە بەم ئیدارەدانە جەژنێک و دوو قوربانە بووانەکو چۆن ئاماژەم پێدا کاکە سامان حکوومەتی عێراقی و حکوومەتی ئێرانیش بەڕاستی لەم بابەتە ینی ناکرێ من وا سەیریان کەین کە ئەمانە ئاگایان لەم بابەتە نییە بە دڵنیایەوە ئەوەی کە ئەبینیرێ ڕۆژانە سەدان تەنکەر بەناو خاکێران ناڕۆ ئەمە ئەگەر ینی هیچ عەقڵێک نایخوێنێتەوە کە ئێران شەراکەتی لەم بابەتان نەبێ و هیچ عەقڵ و لێدوانێکیش نایخوێنێتەوە دەستوری عێراقی لە مادەی 111 ئاماژەی بەوە داوە نەوت و غاز سەرۆتی هەموو عێراقەوە داهاتەکەشی بۆ تەواوی دانیشتوانی عێراقە بە تەواوی پارێزگا و هەرێمەکان و ئەم حکوومەتی عێراقی چاوپۆشی لەم بابەتاکە ئێمە بینیمان لە ساڵی 2023 و لە ساڵی 2024 چەند جارێک لیژنەکانی چاودێری دارایی عێراق و وەزارەتە معنیەکانی عێراق هات بۆ دەواازەکان ئەو ڕۆژانە دەواازەکان تەنکەری نەوتی لێ ناما ینی وەکو چۆن لە سەدەکانی ڕابردووە بژێنێ ئەم هەموو پێشکەوتنەی کە هەیە ئەم هەموو بەڵام خۆ لە چاڵێکە دایان نابوو لە ساحەیەکە خۆیان بینی ئەگەرارە زوانە بووە کاکەریش بەڵێ کاکە سامان ئەوە ئەمڕۆژ نەبینرا خۆ ئەو هێزەی لەسەر سنوورەکانە هێزی پاسەوانی سنووری عێراقە ئایا ئەندام پەرلەمانەکانی عێراق لە شیعە و لە سونە بۆ لەسەر ئەم بابەتە قسەیان نییە بۆیە بە دڵنیایەوە حکوومەتی عێراقیش مستەفیدەوە مستەفیدی مادیشە لەم بابەتە دەسەڵاتدارانەڵێن بۆیە ئەم بابەتە بەم شێوازە ئەڕوا ئەمەی کە هەیە لە هەرێمی کوردستانە لە 3 پارێزگا لە 4 پارێزگا هەرێمی کوردستانە بە هەدەردان و تاڵانکردنی نەوتی هەرێمی کوردستانە کە بە لەم نێوەندەدا بەس خەڵک زەرەرەکانی خەڵک زەرەرمەندە موچەخۆر زەرەرمەندە هەموو لایەنەکان تونتر بێ تەنها کاکە سامانتەن بەڵێ تەنها هاوڵاتیان لە هەرێمی کوردستان لەم 4 پارێزگا بوونەتە قوربانی هەم سیاسەتەکانی حکوومەتی عێراق چاوپۆشیکردن لە بەتاڵانبردنی نەوتی هەرێمی کوردستان گە بەپێی دەستور لە ناو عێراقایە واتە چاوپۆشیکردن لە تاڵانبردنی سامانی عێراق هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ڕووی جۆرەکانی سوتەمەنی خزمەتگوزاری جۆرەکانی سوتەمەنیەوە باجیانداوە ئێستا هەر هاوڵاتیەک ئەگەر بای ڕۆژانە یعنی بای 50,000 دیناری خۆمان بنزین بکە دەسەڵاتداران بە پێی ئەو نرخەی کە حکوومەتی عێراقی 25,000 لێ دزیە لەم بابەتەیش ئەفسەر ڕای ئەوەی کە نەوتەکەی شێبن و هەروەها موچەیش ناگا بە دەست هاوڵاتیان و پرۆژە خزمەتگوزارەکانیش پەکی کەوتووە بۆیە تەنها لە هەرێمی کوردستانە هاوڵاتیان باجی ئەم بابەتیاندا دەسەڵاتداران و کۆمپانیاکان و دەسەڵاتدارانی عێراق و بەشێک لە ئەوەی ئێرانیش بوون مستەفید بوون لەم بابەتە کە لەم بەتاڵان وڵای کاکەریمێر پرسیار نازان جەنابێت لە ماوەی ڕابردوودا تۆ زۆر بەدادا چوونت بۆم پرسە ئەکرد مەوزوعی نەوتوانە وتم زام زانیاریەک بڵاو بوویەوە تا چەنێ لای تۆش ڕاستە دەگوترێ یەکێتی لە زۆنی سەوزا بۆنمونە لە داهاتی ئەم بە قاچاقبردنەی نەوتە مانگانە 130 ملیۆن دۆلاری دەسەکەوێ ئێتەوە پارتیش بە هەماشان ئێمە دابش کرا بەڕاستی ئیتر جگە لە گومرگەکەی کە 6 وەرەقەونیوێ بۆ تەنکەرێک بۆ کۆمپانیا چێ داهاتێکی بەڵێ داهاتێکی زۆر کۆکەنەوە سەرانە لە تەنکەرەکانی خۆیان وەرەگرن ئەو تەنکەرانەی کە ئەو نەوتەی خۆیان بە قاچاق و بە تاڵانیە نێرنە دەرەوە لە سەیتەرەی زەرد پارە لە نەوتی سەوز وەرەگرێت لە سەیتەرەی سەوز پارە لە نەوتی زەرد وە ینی
ئێستا ئەمانە بابەتەکانیان تەواوە لێکردیانی هەموو جۆرە گوشارێکیان کردە تەنکەرێکی بەنزین کە بێ بۆ هاوڵاتیانی هەرێمی قەزای کەلاریان بۆ ڕانێیان بۆ هەڵەبجە ئەبێ بە ناوی کۆمپانیاوە $50 لێ وەربگیرێ. ئەمە سەرڕای ئەوەی کە نەوت و نەفتا و غازی هەرێمی کوردستان بە تاڵانە برێ لە هەمان کاتیشە ئەوەشی کە ئەدرێ بە کۆمپانیەکانی خۆیان و ئەیپاڵێون و یعنی ئەیفرۆشنەوە بە چەند بەرانبەر بە هاوڵاتیان سەرانە لەو بارەڵگرانەی وەرەگرن. کاکە سامان ئێمە لە پاڵ کەرتی نەوتا پێویستە باسی غازیش بکەین. غازیش سەرۆت و سامانێکی زۆر زۆرە لە هەرێمی کوردستانە. ئێمە ئێستا ئەو کۆمپانیایی کە گرێبەستەکەی لایە لە ساڵی 2019ەوە گرێبەستی غازی کە ئەو غازە ئیدا بە ناوخۆی هەرێمی کوردستان کە 130 لە بازار بفرۆشێ بە بازرگانی و 170 بدا بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ساڵی 2019 لە وەزارەتی سامانە سروشتیەکان و ئەم گرێبەستە ئیعلان نەکریاتۆ. یعنی ئەمە کە ئەمیش بابەتێکی ترە لە پاڵ نەوتی هەرێمی کوردستانە. غازیش بۆ خۆی سەرۆت و سامانێکی ترە. ئێستا ئەگەر ئەو غازە ئەگەر لە ناوخۆی هەرێمی خۆمانە ئیدارەی باش بدرێ کارەبامانە بێ 24 کاتژمێر و هەروەها هاوڵاتیان بۆ مەسائلی سوتەمەنی ئەوانە ئەو گوشارە ناکەوێتە سەریان و هەروەها بەشێک لە ئۆتۆمبیلەکان ئێستاوەی هەیە کە ئەکرێ بە غاز ئەمەی ژواکە کە نرخی بەنزین و گازوایل و ئەمانە دابەزیێنێ بۆیە ئەبینی ئەم کەرتەیشیان خۆرخ کردیە و بەداخەوە یعنی چاودێران و ئیعلامیش زۆر تیشک ناخاتە سەر غاز کە ئێمە سەرۆت و سامانێکی دیکەیەوە هەروەها لەگەڵ ئێمە هەم بە سربەخۆی غازمانەیە بەڵێ ئێمە هەم غازمان بە کێڵگەی سربەخۆیی هەیە و هەم لەگەڵ نەوتی شاهەمانە. یعنی ئەکرێ ئەم بابەتانە بکرێتە بابەتێک بەڕاستی ئیتر لەمە زیاتر قبول نەکرێکە چەند کۆمپانیایەک و چەند شەخصێک ئیدارەی بدا بۆ بەرژەوەندی خۆی و هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش هەم لە ڕووی خزمەتگوزاریەکان و هەم لە ڕووی موچە و هەم لە ڕێی بژێوە نەمێنێ و هەروەها گرفتێکی تریش ئەو تەنکەرانەی کە ئەڕۆن هەموو ڕێگاکانی ئەوەی کە شادەماری ڕێگایانە تێکیاندا. بۆ نمونە ڕێیەکی وەکو کەلار سلێمانی کە ڕۆژانە ڕووداوی نەخوازراوی تیاکەوێتەوە، ڕێیەکی وەکو دوکان هەولێر ڕۆژانە ڕووداوی نەخوازراوی تیاکەوێتەوە. بۆیە ئەمانە پێویستە ڕێک بخرێ و پێویستە هەم حکوومەتی عێراقی و هەم حزبەکان لە هەرێمی کوردستان و هاوڵاتیان لە هەرێمی کوردستان ئەم بابەتانە بەم شێوازە قبول نەکرێکە وەکو ئاماژەم پێدا دوو بنەماڵە لە ناو ئەم دوو بنەماڵەیشا چەند شەخصێک ئیدارەی ئەم کەرتە بداوە ئەوە هەر بۆ ئاوی 3 ساڵ 1 دینار لە داهاتی ئەم بابەتە دیار نەبێ. زۆر باش ئەگەڕێم وڵات کاک یادگار وەڵای من دوو پرسیارم لا دروست بوو هەردووکی لێ یەکەم جوابم بەرەوە. یەکەمیان ئەوەی کە کاک کەریم باسی کرد مەوزوعی غاز لە ناو ڕێکەوتنەکانە هیچ باسەکرێ باس کراوە بەڕاستی ئەوە بۆ خۆی گرنگە. پرسیاری دوو هەمیشە مەوزوعی ئەوەی کە حکوومەتی عێراقڵێ لە گرێبەستەکان من ڕۆژانە پێویستیم بە 400,000 بەرمیلە بەرهەمی بێن هەرێمی کوردستان گریمان چووە 500,000 بەرمیل. حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتیەوەی هەیە زیادەکە خۆی بیفرۆشێت یا نەخێر؟ فەرموو. سەبارەت بە پرسیاری یەکەمت کە غازە ئێمە ئێستا حالیان دوو کێڵگەی غازیمان هەیە لە هەرێمی کوردستان، یەکێکیان کۆرمۆرە ئەوکەیان خورمەڵەیە کە وەزعی کۆرمۆرە زانین و کاکەریم بازێکی باس کرد بە غەیر مباشر کە یعنی غازەکەی بەشێکی ئێمەیە، کۆندێنسەتەکەی بەشێکی هیچی ئێمە نییە، ئەو کاتیش هیچی ئێمە نیە. یعنی گرێبەچێکی زۆر خراپ کرابوو، نزیکی $2 ملیارد تایە زەرەر کرد. عەقدەکەمان بۆ ماوەی تا 2049 دروست کردەوە درێژ کردەوە. مەزەلەی کاس دوو کێڵگەی تریشمان هەبوو کە دوو کێڵگەی زۆر گەورن لە کۆرمۆر گەورە. ئێمە داهاتی بۆ هەر بۆ کۆمپانیاکەیە کاک یاریایە بۆ حکوومەتە بۆ کوێ ئێمە بەشێکی ئەو غازەی کە ئێرێ بە محەتەکانی کارەبا بە خۆڕایی ئێرێ بە محەتەکانی کارەبا لەو ڕێژە زیاد بوو ئەبێ بە حکوومەتی هەرێمی کوردستانی ئەفرۆشنەوە و دیسانەوە غازەکەی غازی ماڵانیش بەو شەرت و شورتەیە هەر کۆمپانیایە و پێ ئەفرۆشێتەوە، هەرێمی کوردستان نییە. و کۆندێنسێتی شەیە کە نەوتێکی زۆر سووکە یاخود باڵی غازێک جۆرێکە
ئەویش دیسانەوە زۆر گرانە وەختی خۆی داخڵی بۆریە هەرێمی کوردستانە کرا بۆ بەرزکردنەوەی دیسان ئەوەش ئەبێ بکرینەوە لە کۆمپانیای داناغاز و چوار کۆمپانیاکەی تر لەبەرەوە وەزعی غازمان لە هەرێمی کوردستانە ئەو عەقدەمان هەیە تا ئێستا و لە کۆرمۆریش کۆمپانیای کار بەرهەمی هێنێم حەتەیەکی کارەبایتیایە لەوێ بۆ ئەوە بەکارهێنێ غازەکە دوو کێڵگەی زۆر گەورەمان هەبوو ویستم بێڵێم بنەباوێ لەگەڵ میرانە ئەمانە هیچیان کەمتر نییە لە کۆرمۆر بەڵام نزیکی 10 ساڵ زیاتر کۆمپانیای گەنەڵ ئەنەرژی کاری تیاکرد نەیتوانی بە هیچ شوێنێ بکە ساڵی پار حکوومەت هەرێمی کوردستان لێی وەرگرتەوە و داوایەکی هەبوو لە لەندەن بە خۆشحاڵیەوە حکوومەت هەرێمی کوردستان ئەم کەڕەتە نەیدۆڕان بەرامبەر گەنەڵ ئەنەرژی کێڵگەکەی لێوەرگیراوەتەوە لەبەرەوە وەزعی غازمان تا ئیستا ئەوەیە ئەوەی کە ئێمە قسە لەسەرەکەین لە بەرنامەکە لەبەرەوە باسی دەستپێکردنەوەی هەناردە بۆ گینا بەتەکید مەلەفی گاز گرنگە مەلەفێکە کە لە قۆناغی ڕاگوزەرە کە جیانە ڕوا بە غازە ئەڕوا بۆ وزەی پاک لەبەرەوە لە نەوت گرنگیەکەی زیاتر نەبێ کەمتر نییە بەتەکید و هەرێمی کوردستانیش غازێکی زۆر زۆری هەیە وەکو کاکەریم باسی کرد کێڵگەی سەربەخۆمان هەیە چەند کێڵگەیەکی سەربەخۆمان هەیە و کێڵگەکانی تریش هەمووی غازی هاوڵیان هەیە ئەتوانێت جیا بکرێتەوە تەنها لە یەک کێڵگە تا ئێستا لە دوو کێڵگە جیاکرێتەوە لەسەر قەڵا و لە گەرمیان با بڵێن و لە تاوتیش کێڵگەیەکەی جیاکرێتەوە بەڵام بەکار نایەندێت ئینجێکت دەکرێتەوە پرسیارەکەی دووەمم ئەگەر بێت بخەیتەوە پرسیاری دووەم یعنی حکوومەتی عێراق بە پێی گرێبەستەکە ئەڵێ ڕۆژانە پێویستی بە 400,000 بەرمیلە باش ئەم 400 زیادی کرد بوو بە 500 حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتی فرۆشتنی سەتەکەی کەی هەیە حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتی فرێشتنی یەک بەرمیل نەوتی نییە لە یەکەوە تا کوچەلێکە ژمێری بەڕەسمی بە پێی ڕێککەوتنی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ بەتاکید بەڕەسمی بە پێی ڕێککەوتنی حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی فدراڵی و مافەی لێسەندراوەتەوە هەر نەوتێک لە هەرێمی کوردستان بفرۆشرێ ئەبێ بەرهەم بهێنرێ ئەبێ تەسلیمی یا سۆمۆ بکرێ وەزارەتی نەوت بکرێ لەوە بەدەر نییە لەبەرەوە ئەگەر هەنارداکرێ 185,000 هەر چەلێکە ئەبێ بیرێ بە سۆمۆ ئەوە کەیتریشی کە بۆ ناوخۆیە ئەبێ لەگەڵ وەزارەتی نەوتی عێراق بڵێ ئەو نەئێم بە ناوخۆ ئاسی توانای بەرهەمێنانی هەرێمی کوردستان ئیسە ناگاتە 400,000 ڕاستە لە قانونی بودجە باسیەوە کراوە کە بەلایەنی کەمە بێ 400,000 تەسلیم بکرێ بە سۆمۆ بەڵام ئیستاوە تابینیمان وەزیری نەوتی عێراقی باسی 300,000ەکە چونکە ئازانە ئیستا توانای کێڵگەکانی هەرێمی کوردستان پەرەی پێ نەیراوە لە ماوەی 2 ساڵی ڕابردووە کۆمپانیەکان خەرجیان نەکردووە دەست پێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان جارێکی تر سوودی هەیە بۆ هاوڵاتی هەرێمی کوردستان بەوەی کە هەلی کارێکی زۆر ئەتوانین بڵێن لە ساحەتای زیاتر نێراوەتە و ماڵەوە ومێدێکە بۆ ئەوانەی کە بگەڕێنەوە بەداخەوە هەر ڕۆژە تاخیر بێ ئەوان تۆزە هیواکەیان کەمتر دەبێتەوە لەبەرەوە ئیستا ناتوانێت هەرێمی کوردستان 400,000 بێنێ بۆیە حکوومەتی عێراق مراعاتێکە بەڵام لەگەڵەوەشە ئەبێ کاتێکە بۆەوە بەرهێنانی بەکارهێنانی ناوخۆ هەموو وڵاتانەماکەن چەند جار و تومانە ئەبێ نرخی سوتەمەنی دابەزێن حتا لە ئەو نەوتەی کۆمپانیا بیانیەکانی فرۆشن ئەبێ بۆ ناوخۆ بازدانتر بێ ئەمە ستانداردێک بەڵام بە پێی گرێبەستەکە هەر بەرمیلێ 70 دۆلاریان بۆ هەرێم حساب کردووە یعنی هیچ کاریگەری ناکاتە سەر ئەو داهاتەی هەرێم یا نەوتەکەی نابێت بیکە چونکە عێراق لی وەرەگرێ وەختە کۆمپانیەکانش کێشیان نیە لە ناوخوا بەس ئێمە وەکو هاوڵاتی خەممانە ئەو 150,000 بەرمیل ئەو 200 توانای پاڵاوتنێکی زۆر هەیە عێراق لەوانەیە پێویستی بە هەر 300,000ەکەی بێ بەکاری بێنێ لە ناوخوا لە کاتێکە و توانای پاڵاوتنی شیە لە هەرێمی کوردستان ئەوە چۆن بەکارێنێ چۆن کاریگەریە بێ لەسەر سوتەمەنی لە هەرێمی کوردستانە دابەزینی نرخی سوتەمەنی کە لە ماوەی 2 ساڵ کاریگەریە بێ کاگیارگا بەڕاستیەوە ئەوە هەمی خەڵکیان وێ بۆ نمونە بانزینێکی باش بکاتە ئۆتۆمبیلەکەی بۆنەوە 500 دینار با بۆ لیترێ نەک ئێستا 1100 و 1200 دینارەیە کاکسامان باوەڕ کە ئەگەر دەستێکی ئەمین هەبووە لە ماوەی 2 ساڵی ڕابردووە زۆر بە ئاسانی ئەتوانرا سووتی نرخی سوتەمەنی دابەزێنرێت زۆر باشتر و ئەشتوانرا حکوومەت قازانجی زۆر زیاترکە چونکە تۆ ئەو نەوتەی بەرهەمێنی ئەی بە هەر پاڵاوگەکانن لێتەکردن لە جیهانە پاڵاوگەکانن ئەیکڕن لە تۆ و قازانجی لێکن دوایەوەی گواستنەوە گواستنەوە ئەمبارکردن هەموو شتێکی لێن لە ناو هەرێمی کوردستانە لە کێڵگەکانە پاڵاوگە هەیە کاکە لە چواردەوری هەولێران نزیکی 300,000 بەرمیل ئەتوانێت توانای پاڵاوتن 250,000 بەرمیل ئەتوانێت بپاڵێورێ ئەمە ئەبوایە هۆکارێک بواە حکوومەتی استقلالی بکردایە
ئەوەیتر نەبوایەتەوەی پرسیار لەسەر خۆی دروستکە تۆزیێ لە پرسیارەکانی کە لەسەری هەیە کەمی کردایەتەوە بەڵام بەداخەوەی نەکردووە زۆر بێباکانە مامەڵی کردووە ئیتر نازانین ینی ئەگەر ڕوئیاکە نەگۆڕێ ئەگەر عقلەکە نەگۆڕێ بە هەمان شێواز مامەڵە بکرێتەوە هەمان نەتیجەتە بێت. زۆر باش با من کۆتا پرسیار لە جەنابت بکەم کاگیادگاریانی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان هیچ کاریگەری ئەبێ لەسەر بودجە و ئابووری هەرێمی کوردستان لە نێوان هەرێم و بەغدایە یعنی ئەوەی کە تۆ باس دەکرد ئەبێ نەیبێ وەکو خۆی بڕوا کە هیچ کاریگەرێکی نابێت. باسی داهاتەکەم بۆ عێراق باسی داهاتەکەم بۆ عێراق باسی ئەوەکەم بۆ عێراق نیەتی بەس بۆ هەرێمی کوردستان بە پێ ڕێکەوتەکان مەفروزە کانادا دەستی پێکردەوە هیچ کێشەیەک دروست نەکرێت طبیعی ئەگەر حکوومەت هەرێمی کوردستان داهاتەکانی ناوخۆش بنێرێ ئەو وەختە نەک موچەمان بۆ بێت ئەبێ بودجەمان بێت ئەبێ بودجەی هەرێمی کوردستان بێت. بەڵام ئەم ڕێکەوتنە تاکەیە کاکە سامان ئەم ڕێکەوتنە تاکو 2025 قانونی بودجە بەسەرەچێت ئەگەر ئەم ڕێکەوتنە لە ئێستەوە کێشەی بۆ دروست بکرێت نەچێتە بواری جێبەجێکردنەوە چۆن لە مانگی نۆدا لە پەرلەمانی عێراق ئەڵەی با ئەمە لە بودجەی 2026 بیسە پێرم تۆ نەتوانیوە سەرکەوت و بی لەما لەبەرەوە ئەمە ئەبێ بە سەنگی مەحەق ئەم ڕێکەوتنە چۆن پیاداکرێت چۆن مامەڵەی لەگەڵاکرێت بۆ ئەوەی بتوانین لە بودجەی 2026 بیسە پێێنین بەلایانی کەم ئەم کێشەمان جارێکی تر بۆ دووبارە نەبێتەوە لە هەوڵەوە دەست پێ نەکەینەوە باز نەکە دیسانەوە بچین لە نقطەی سترەوە دەست پێ بکەینەوە بەداخەوە لەبەرەوە بێ زۆر بە وریایی مامەڵەی لەگەڵاکرێت بە مەسئولیانە مامەڵەی لەگەڵا بکرێت بۆ ئەوەی دووربینتر بین تۆسێ بەس بەر پێ خۆمان نەبینین. زۆر باشە کاکەری مەڵای من بە دوپساژ لە جەنابەت کەم ئێستا بۆ نمونە هەر ئەو پرسیاری کە لە مامۆسایەتگارم کرد ینی کاریگەریەکان بەڕاستی خەڵک ئەمەندە یعنی ئەمە لە ڕووی ئەعلامەوە بڵێن لایەنە دەسەڵاتدارەکان ئەم شتیان بڵاوە کردەوە کە نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە مۆوەسعی موچە زۆر باشە بێ هەروەها بودجە لە سەدا بۆ نمونە بەپێی دوامین ئامارە بێ ئێمە لە سەدا 14مان بۆ پۆین یەکمان بۆ بێت یعنی لە بودجەی گشتی عێراق هەروەها بانزین و گاز و نەفت هەرزانە بێ بەڵام هەروەکو خۆیەتی هیچ ئەمانە گۆڕانکاری بەسەرایە بەڕاستی. کاکە سامان ئەوەی کە دەسڵاتداران لە کاتی سربەخۆ فرۆشتی نەوتی هەرێمی کوردستانە لە فکرمانە هەمومان بەروارەکەش زۆر دوور نییە بە هەشتێکیان دروست کرد بۆ وڵاتیان بەڵام بەداخەوە دۆزەخێک بووکە تا ئێستێژەوە تا وڵاتیان ئەم مانگ بە تەمای موچەی مانگی ڕابردوو نین. بەڵام ئەگەر بێت و نەوتی هەرێمی کوردستان ئەم جارە لەگەڵ عێراقا ئەو ڕێکەوتنە سەر بگرێەوە نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی عێراق و بفرۆشێ و کاتەی ئێمە وەکو حەقێکی قانونی و دەستوری ئەتوانین هەم ئیستقرارێتێک بۆ موچە و بودجەی هەرێمی کوردستان دروستە بێترە عێراق ناتوانێت بەم شێوازە کە هەر ڕۆژی بیانوەیەک بگرێ ڕۆژێک ناوی چواری ڕۆژێک ناوی سیانی ڕۆژێکی و پێن و ئەوانە ئەم ئیستقرارێک دروستە بێ هەم بۆ موچە هەم بۆ بودجەی پرۆژەکان وانەوە هەروەها حەقێکی ترمان هەیە کە حەقی پترۆدۆلارە کە ڕۆژانە گەر 300,000 بەرمیل نەوتیش بدرێەوە هەر بەرمیلێک نەوت $2 حەقی پترۆدۆلاری هاوڵاتیان هەرێمی کوردستان و ناوچانەی کە نەوتی لێ دەرێنرێ و هەروەها بە هەمان شێوەی پارێزگاکانی دیکەی عێراق حەقێکی قانونی و دەستوریە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە هەمان نرخ کە حکوومەتی عێراقی لە یاسای بودجە جێکاتۆ جۆرەکانی سوتەمەنیۆک و بنزین و گازوایل و غاز بە هاوڵاتیان بفرۆشرێ ئەگەر بێت و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان نەبنە بربەست لە بەردەم ئەم بابەتاوە بەرژەوەندە شەخسی و تایبەتی و کۆمپانیاکانیان نەخەنە پێش بەرژەوەندی هاوڵاتیانەوە کە هەتا ئێستا خستویانە ئەو کاتە هاوڵاتیان هەرێمی کوردستان بە دڵنیایەوە ئایا هەکەڵە کێشن لەوەی کە موچیان لە کاتی خۆیان پێ بدرێ و هەروەها بودجەی پرۆژەکان بگا و پرۆژە خزمەتگوزاریەکان دەست پێ بکاتەوە پترۆدۆلاریش بدرێتە ئەو ناوچانە. بەڵام من بۆ خۆم هەتاکو ئەم دەسەڵاتدارانەی لە هەرێمی کوردستانە دەسەڵاتدار بن من ڕەشبینم و هەموو ئەو بابەتانی کە کرد کە سەرۆت و سامانێکن خوای گەورە دایەتی بۆ باوڵاتیە دایەتی بە وڵاتەکەمان هاوڵاتیان سوودی لێ نابینن تاکە چارەسەر گۆڕینی ئەم دەسەڵاتەیە بە هەر میکانیزمێکی مەدەنی و یاسایی بێ کە هاوڵاتیان بتوانن. زۆر سپاسی کەریم عەلی سەرۆکی لیژنەی پێشووی پیشەسازی وزە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانیەکەم کە لەگەڵم بووی ڕاستەخۆ لە کەلارەوە هەروە زۆر سپاس بۆ یادگار بەدێر گەڵاڵی ماستەر لە بواری بەڕێوەبردنی نەوت و گاز و شارەزا لە گرێبەستە نەوتیەکان کە لە وڵاتی بەریتانیا و لەگەڵم بووی زۆر سپاس بۆ هەردووکتان زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەری بەرنامەی حەوت پرسیار.
ئەسپیار بەخواتان ئەسپێرم.